دەم باش تەماشەبەنی نجاح بەڕێزان ڕۆمالی ئەم کاژمێرەمان تایبەتە بە پرسێکی گرنگ لە ڕۆژەوی هەرێمی کوردستان ئەویش مەسەلەی میدیایە لە مەسەلەی میدیا لە باشووری کوردستان بێگومان زۆر جار سەرنج و قسە و باسی لەسەرەکرێ پێش چەند ڕۆژێک کۆمەڵێک دەستگای ڕاگەاندن کە لە ناویاندا بەشێکی لە میدیای ئەهلی و حزبی هەبوون سەردانی سەرۆکی پارلەمان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیان کرد داوایان کرد کە لە چارچێوەی یاسایەکە دەعمێکی مادی بویان بکرێت بەڵام NRT وەکو تاکێکەناڵی ئەهلی بێلایەن تاکێکەناڵ بوو کە ئەوەی ڕەت کردوتەوە لە ئێستادا لە ڕەوشێکی وەکو ئێستا کە کوردستان تیا تێپەڕێ مەسەلەی قەیرانی نەبوونی موچە و نەناردنی بودجە لەلایەن بەغدا و بە هەرێمی کوردستان ڕەت کردوتەوە کە داوای هیچ پشتیوانیەکی مادی لە حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت ئەمە و چەند پرسێکی دیکەش ئەگەر لە کاتێکە میدیای ئەهلی لەلایەن حکوومەتەوە دەعمی مادی بکرێت ئەی ئەم میدیا هەلیە تا چەند ئەتوانێت دواتر ببێتە چاوی ڕاستەقینەی خەڵک بتوانێت کێشەکان کێمەکۆسیەکان بخاتە بەرچاو و ڕەخنەگرێکی ڕاستەقینە بێ لە کاتێکە کە لە کوردستانیشا باسەکرێت زۆر کەناڵی ڕاگەاندن هەیە ئەم کەناڵانە زۆر جار هەیە حەزبی هەیە سێبەر ئەم کەناڵانە بۆ نمونە مانگانە بە ملیۆنەها دولار بودجێ هەرێکێکیانە بێژگەلەوە بە سەدان موازفەیە زۆربەی موازفەکان ئەکسەریان موچە لە حکوومەتی هەرێمی کوردستانە وەرەگرن بە ناو و نیشانی جیاوازەوە تەقاعود کراون یان تەوزیف کراون ئەمە تا چەند لە چارچوەی میدیایەکی ڕاستەقینەدا ئەگونجێت لە چارچوەی یاسا و ڕێسەکانی میدیایەکی پرۆفێشنال و سەردەمانە ئەگونجێت کە بتوانێت فعلەن وەکو دەسەڵاتی چارەم ڕوول بگێڕێ لەوەی کە وڵات بەرەو پێشەوە ببە کۆمەلگە بەرەو پێشەوە بە شەفافیەت دروست بێ ڕەخنەگیر و چاودێرێکی منطقی واقعی بێ لەسەر دام و دەستگەکانی هەرێم بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەم بابەتە ئێستا زانە عەبدوڕەحمان جێگیری سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەاندن لە پەرلەمانی کوردستان کامیل عومەر مامۆستای ڕاگەاندن لە زانکۆ سلێمانی لەگەمانە بەخێر بێن کایزانە لە بەرەسانەوە دەست پێ بکەین بە حکمی ئەوەی ئەم ژمارە دەستگایانە داوایان کردووە دەعمی مادی بکرێت لە چارچوەی یاسایەکی تایبەتدا سەرنجی تو بوو ئەم داوای ئەم دەستگایانە ڕاستێکی زۆر سپاس بۆیەوە دیارە هاتنی ئەو ڕۆژنامە نووسانەوە کۆمەڵێک لە مامۆستایانی زانکۆش بۆ لای سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان جێگەی دەستخۆشیە هەرچەند من بۆ خۆم وەکو ئەندامی لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەیاندن کە مەفروض بووە ئاگامان لەو سەردانە بێ لانی کەم لەو دانیشتە کە لەگەڵ سەرۆکی پەرلەمان دانیشتوون ئێمە لەوێ تەواجودمان هەبووە بۆی جۆیەک لە گفتگۆ دیارە بەشێکمانەوەی کە لەو لیژنەیەن پێشتر ڕاگەیان کار بووین تا ڕادەیەک ئاگامان لە بارودۆخی دەستگاکانی ڕاگەیاندن و هاوڕێ و هاوپیشەکانی خۆمان هەیە لە چه بارودۆخێکن هاتنی ئەوان و داواکاریەکانی دیارە تەرحیان کردو بۆ سەرۆکایەتی پەرلەمان کە لە ئێستادا ئەوانیش تووشی قەیرانێکی دارایی بوون بە تایبەتی دەستگا ئەهلیەکانی میدیا داوایان کردووە لە ڕێگەی یاسایەکەوە وا بکرێ منحەیەکی ماگانەیان پێ بدرێ بۆی ئەو مۆستانە بمێننەوە و بتوانن ڕۆڵی چاودێریکردنی خۆیان بژێڕن دیارە من ئاگام لە تەفاسیلی گفتوگۆکەنیە بە زەوەندەی کە لەگەڵ سەرۆکایەتی قسەم کردووە گفتوگۆ لەسەرەوە کراوە کە میکانیزمێک بدۆزێتەوە ئەو میکانیزمە تەمیل و تەمیلکردنی ڕاستەوخۆ نەبێت لەلایەن حکوومەتەوە کە پارە بدا بە موەستانە و موەستانە خۆیانی پێوە بەڕێوەبەرن هەندێک شت خراوەتە ڕوو یەکێک لەوانە کە یاسایەک دەرچێ و کۆمپانیان ێستا کۆمپانیایەکی زۆر هاتوونەتە هەرێمی کوردستان ملزەم بکرێن لەو داهاتی کە پایەکەن بڕێک پارە تەرخان بکرێ بۆ من لە 105 داهاتی پایەکراوی کۆمپانیەکانیان لە 110 یا هەر چەندێک کە ئەو کاتەکە لەگەڵ ژنەی دارایی و لەگەڵ کۆمپانیەکان هەڵسەنگانی بۆ کرێ بڕێک پارە دیاری بکرێ ئەم پارەیە لە ڕێگەی ڕکلامەوە بە یەکسانی بەسەر ئەم دەستگا ئەهلیە ڕەسەنانە دابش بکرێ بیرۆکەیەکی تر هەبوو بۆ ئەوەی کە حکوومەت پارە بە قەرز بدا بە ئەمان کەمتوان لە ڕێگەی ئیشکردن و ئەو ڕێکلامی کە بۆیان دێ ئەم پارەیە بدەنەوە و کۆتا بیرۆکەژەوە بە کە حکوومەت بێ مەرج دامیەمانە بکاکە ئەوەش بۆ خۆی ئەرکێکی زۆر قورسە بێ ڕاستە ئێمەگە لە پەرلەمان یاسایەکیش دەکەین بۆ دامی میدیای ئەهلی لە هەرێمی کوردستان بەڵام دوایی تەصنیفی ئەمانە چۆنە بێت چۆن هەڵسەنگان چۆن جیانەکەیتەوە چۆن ڕیزبەندیان بۆ دروستەکەی ئەگەر حکوومەت پارە بدا بە میدیای ئەهلی بەسەدان دەستگای میدیای ئەهلی لە کوردستان دروستە بێ کاوانش هەمووی بە پێ و یاسای ئەنگرێتەوە بێ پارەیان بدرێتێ یعنی ئەوش بۆ خۆی ئەرکێکی قورسە بەڵام لە هەمووی گرنگترەوەی ئەم دەستگایانە ڕۆڵی گرنگیان جێڕاوە لە ڕابردووە لە ئێستاش گرنگە بە یاسا بێ یا ڕێگە چارەیەک بدۆزرێتەوە بۆ ئەوەی کە ئەمانە نەپوکێنەوە لە ڕووی مادی و پاشەکشە نەکەن لە ساحەکە بمێننەوە و تەمیل بکرێن پارەیان پێ بدرێ بەڵام ئەم پارەیە تەسیر نەکا لە پەیامەکانیان لە ئاڕاستەکردنیان بۆ لایەنێکی سیاسی یا
لاعیندە نتوان چاودێرێکی باش بن بەسەر حکوومەت و پەرلەمانەوە کە پارە وەرەگرن یعنی بێ میکانیزمێک بدۆزرێتەوە ئەو میکانیزمە میدیای ئەهلی وە کەسایەتی ئەو کەسایەتێک کەلام میدیای ئەهلین و کەسایەتی کە میدیای ئەهلیش لە کوردستان بە خۆی دروست کردووە لە کەدار نەکا بە شێوەیەک بێ بتوان ئیشی خۆیان بکەن نەشیان کردەوە بەس داواکاری بووە کەی کرا بە پرۆژە و تەقدیمیان کرد و کاتە بە دڵنیای لە نێو پەرلەمان مناقەشا کرد و ڕاوێژە کرد لەگەڵ خەڵکی میدیای بەڵێ کاکی کامیل ئەو داوای حتا میدیای حەزبیش لە ناویاندا هەیە بۆ نمونە میدیای حەزبی هەیە زۆربەی موازفەکانی سەر بە حکوومەتن پێشتر نەسریان هەبووە لەسەر حکوومەت بوو دابین کردەوە تو ئەم سەرنجە بوو چای گەڕینەوە لە ڕاستیە ئەمەش هەوڵێکە بۆ دادۆشینی حکوومەت بۆ دادۆشینی سەروەت و سامانی خەڵک ئەگینا پێشتر حیزب خۆی بودجەی خۆی هەیە سەروەتی پارەی خۆی هەیە و پێشتر لە پارەی حکوومەت سەدان ملیۆن دۆلاری بردووە بۆ کاری حیزبیەوە بۆ دەستگا میدیایەکانی ئێسەر جارێکی تر لە ڕێیەکی ترەوە لە ڕێی تەمویلی دارایی میدیاوە جارێکی تر حکوومەت دابدۆشن و بەشێک لە سەروەتی خەڵک لەم ڕێگەیەوە بن لە ڕاستیا من وەکو مامۆستایەک کە لە زانکۆ وەکو ئەکادیمیەک لە ڕاستیا زۆر دژی ئەم پرۆژەیەم و میدیای ئەهلیش ئەکەوێتە ژێر پرسیارەوە ئەگەر بێت و تەمویلی دارایی یا پشتیوانی دارایی وەربگرێ لەبەرەوەی هەر میدیایەک خاوەندارێتەکەی چێبوو دەبێ ملکەچی داواکاریەکانی خاوەندارێتەکەی بکە ئیتر حەق خاوەندارێتەکەی حکوومەت بێ حزبی سیاسی بێ و پەرلەمان بێ و هەر دەسەڵاتێک بێ و من پێم وایە هەر میدیایەک خاوەندارێتەکەی چێبوو دەبێ ناچارە ملزم بێ بە داواکاری و مەرجەکانی ئەو خاوەندارێتی ئیتر هەر لایەنێک وەر دەسەڵاتێک بێ بۆیە من 100% دژی ئەم پرۆژەیەم و پێم وایە ئەم پرۆژەیە کارێکی نادروستە و لە بەتایبەتی لەم قەیرانە دارایی هەرێمی کوردستانی خەڵک پارەی نییە خەڵک بودجەی نییە خەڵک موچەی نییە منطقیتیان نییە بە سەدان پرۆژەی خزمەت گوزاری لەم وڵاتە شکستی هێناوە لەبێ پارەیە ئێستا ئێمە بین پارە بین بە میدیا لە ڕاستیە ئەگەر ئەم هەوڵە ئەگەر هەر هێزێکی لە پشتەوە بێ و ئەگەر هەر دەسەڵاتێکی گشتی لە پەرلەمان لە حکوومەت لە پشتەوە بێ نیەتێکی خراپە و نیەتێکی باش نییە بەڵام لە چارچۆیەکی ترە کۆمەڵێک دەستگای حەزبی هەیە ئەم دەستگایانە ساڵانە بە دەیان ملیۆن دلار بویان سەرف ئەکرێت لە کاتێکە مەسادری ئەم پارەیە دیار نییە پێت وایە تا چەند گرنگە لێکۆلینەوەلەوە بگرێت حتا ئەم دەستگایانە خۆیان لێکۆلینەوە بکەن ئەو پارە ئەو سەروەتە لەکوێ دێت داهاتەکەی لەکوێ سەرچاوەکەی لەکوێ بەڵێ بدڵنایەوە ئێستا ئێمە ئەزمونێکی شکست خواردومان هەیە لەم بوارەیە ئێمە لە هەردوو کابینەکەی سەردەمی دکتۆر بەرەم نێچیروان بارزانی دامی هین کراوە دامی میدیا کراوە لە ڕاستیا بە سەدان میدیای سێبەر و میدیای لە چوارچەوەی میدیای سێبەرە دروست بن کە دوجار حیزبەکان ئاراسیان کردوون بە دەیان ملیۆن دلار کە ئەڵێم دەیان ڕەنگە سەدان ملیۆن دلاریش بێ پارە بە فیرۆ ڕۆیشتووە و لە ڕاستیە ئێستا دەبێ ئەم برا پەرلەمانتارانەمان کە ئێستان دەبێ بکۆڵنەوە لەو پارەی کە لە ڕابردووە بە هەدەر درراوە بۆ میدیا حیزبەکان بە هەدەر درراوە و دوجار ململانەی سیاسی ناشەریفانەی پێکراوە لەلایەن هێزە سیاسیانەوە بە سەدان میدیای سێبەر کە ئێستا هەر خۆشیان گیرۆدەی بوون هەر ئەم میدیا سێبەرانن حیزبەکان خۆیان ئەگەر شەڕیان نەبێ میدیا سێبەرەکان شەڕیان بۆکەن ئەزمونێکی شکست خواردوومان هەیە لەو بوارەیە و ئەو دوو بەڕێزە کە سەرۆکی حکوومەت بوون بەرز پرسی یەکەمن لەو بەفیڕۆدانی پارەیە بۆیە دەبێ ئەم برا پەرلەمانتارانمان ئێستا لەوە بپرسنەوە نەک جارەتر بێن پشتیوانی جارێکی تر دادۆشینی حکوومەت و جارێکی تر بە تەڵامبردنی سەرۆتی خەڵک بەڵێ کاکی زانا تو وەکو بە حکمیەوە جێگیری سەرۆکی لیژنەی ڕۆشنبیر و ڕاگەاندنی لە پەرلەمانی کوردستانە وەکو کامیل وتی لە کوردستانە چەندین کەناڵی ڕاگەاندنەیە ئەم کەناڵانە دامێکی ینی بودجێکی خەیالیان بوو نمونە کەناڵی هەیە کەناڵی سیبەر هەیە زۆر جار ئاراستەیی بۆ چۆنی حزبی سیاسەتی حزبێکەکە مانگانە چەندین ملیۆن دلار ئەمە بەس بودجەکەیەتی بێجگە لە زۆر موازفەکانی سەر بە حکوومەت تەینیانکردەوە پارێکی زۆر ئایا ئێوە چیتان کردو بۆی بە دوواداچوونێ بۆ ئەمە بکەن کە داهاتی ئەم دەستگایانە لە چێوە دێت و ئەم دەستگایانە لە کاتێکە خزمەتی ئاراستەکراوێکی تهدیدەکەن وەکو کامل وتی زۆر جار بوو تەشەنوچ لە نێو کۆمەلگای کوردی بودجەتی یەکتر و یەکتر ناشرینکردنیش بەکاردێنن دەرنێوان حزبەکانە ئێمە واقعی قسە بکەین لە کوردستان میدیا حزبی هەیە ئەم میدیانە پێشتر لە سەردەمانی حکوومەت تەمویلی کردوون ئەمانە شتی نهێنی نەبوون شتی ئاشکرا بوون پارەیان وەرگرتووە لە حکوومەت یاریمی کوردستان و کەمیش بوون و کاتە میدیای حیزبی بۆ نوێیەکێتی کەناڵێکی فەزایی هەبووە پارتی کەناڵێکی فەزایی هەبووە ئەم دوو قەناتە لە حکوومەت پارەیان وەرگرتووە بەڵام دوا ئەوە کە هەندێک قەناتی تر کراونەتەوە حکوومەت هاوکاری کردوون بەڵام لە سەردەمی کابینی دوکۆبەرم ئەمە بە ڕەسمی بودجەی پارەی
میدیا بە تایبەتی میدیای حیزبی لە حکوومەت بڕا و ئێمە خۆمان لەناو ئەو میدیانەوەین و تەنگێژەی دارایی قورسیش بۆ میدیای حیزبی دروست بوو. ئێستا میدیانە لەو پارەی کادرێ بە حیزب لە کوردستان تەمویلی میدیاکانی خۆیانەکەن مشتێکی شەرعیە حیزبەکە لەو پارەی کە وەریەگرێت کە بۆی تەرخان کراوە ئەیدا بە میدیاکەی خۆی چۆن ئەیدا بە مەڵبەندەکەی چۆن ئەیدا بە لقەکەی چۆن ئەیدا بە مەکۆکەی ئاوا پارێکیش تەخسیس کردووە بۆی کەناڵێکی علامی خۆی پێبەرێ بەڕێوە. ئەوەی کە لە حکوومەتەوە بە ئاشکرا ئێستا دەعمەکرێشتی لەم جۆرە نییە، بەڵام ئەگەرشی لەو جۆرە هەبێ حکوومەت بە دزیەوە تەمویلی هەندێک قەناتی میدیایی بکاوکۆی کە ئێستا باسەکرێ و ساغ نەبووتەوە ئەو ئەرکی پەرلەمانی کوردستانە ئەرکی لیژنەکانە بە دوواداچوونی بۆ بکەن. ئێمە بارودۆخی لە کوردستان دروست بوو بەڕاستی لیژنەکانی پەرلەمان و پەرلەمانی کوردستان نەیتوانی بەرکی ڕاستەقینەی خۆی ئەستێ قەیرانی دارایی قەینانی ئەمری قەینانی سەربازی ئەمانە وای کرد کە ئێمە سەر ئەم کارانە بەڵام کاکزانە بێجگەلەوە زۆربەی موازفی ئەم دەستگا ڕاگەیانانە زیاتر لە دوو تێلەڤیزیۆنی دوو حزبی دەسەڵاتدار زیاتر لە دوو تێلەڤیزیۆنە ڕادیۆ هەیە تێلەڤیزیۆن تریش دواتر کراوەتەوە زۆربەی موازفەکانی سەر بە حکوومەتن بە ناوەنیشانی جیاواز سەقاوت کراون ئەن معاش وەرەگرن ئەمەش بەهادەردانی ملکی گشتنیە بەڕای تۆ کاکە من بۆ جەنابتم باس کرد هەر میدیای حزبی نییە هەر میدیای دوو حزبی دەسەڵاتدار نییە. ئێوە بینیتان لە هەموو حەزابەکان لە کوردستان بەبێ جیاوازی بەشێکی زۆر ئەمانە مۆزەفیانی لەسەر ڕێکخراوەکان شتێکی بە ناوی ڕێکخراوەکانەوانی کە خۆیان تەخسیس کردووە بۆ کاری حیزبی. بیتان نچێ لە ڕابردوو لە کوردستان کە کار کراوە ئەم میدیانەش میدیای نیشتیمانی بوون لە چوارچێوی خۆیان ئەوانی کە لەوێ کاریان کردووە بە ڕوحەتی کاریان کردووە هەر خزمەتی حیزبیان نەکردووە پێدوانە بێ و میدیانە هەر خزمەتی حیزبیان کردووە. ڕاستە پەیامی حیزبێکی سیاسی لە ڕێگەم تەلەڤیزیۆنانە بڵاو کراوەتەوە بەڵام پەیامی گشتیشی تیا بۆ هۆشیاریشی تیا بۆ کارکردنی تیا بۆ خەڵک یعنی خۆتۆ ناکە تەلەڤیزیۆنیاندانی هەرشتی حیزبی دەرخواردی خەڵک بدەیت. لەبەرەوە لە ڕابردوو بەڵێ مۆزەفی هەندێک کەناڵ و کەناڵی تازەش ئەوانی معارەزەش لەسەر و ڕێکخراوانە مۆزەفیان هەیە موچەوەرەگرن. بەڵام ئەمە لە چوارچێوەی ئەو یاسایی کە هەم بۆ یاسای خانشینی ئەگەر یاسای نوێ دابنرێ ئەوانەی کە لەسەر میدیا خانشین کراونەوێ یا عینوانەکەیان بگۆڕێ یا بە جۆری تر مامەڵیان لەگەڵ بکرێ و ئەو مۆستەیەش کە ناوی مۆستەی ڕێکخراوەکانە کە بەشێک لە کادری حیزبەکانی کوردستان ناو مۆستەیە موچەوەرەگرن و خۆیان تەرخان کردووە بۆ ئیشی حیزبەکانیان جا لە ناو میدیا بیان لە ناو مۆستاتی حیزبی ئەوی جارێکی تربێ بە یاسا ڕێک بخرێت چکە وەختی خۆی ئەمانە چوارچێوەیەکی یاساییان دراوەتێ هەوڵتانداوە بە یاسارێک بخرێ ئەم شتانە وەکو باسم کرد کاکار ئێمە لەم خولەی پەرلەمان ڕاستەکەی و بینیتان ئەگەر بڵێن پەرلەمان لە ئاستی ئەو تومحەبووە کە خەڵک دەنگی پێداوە نەخێر لە بەروی بارودۆخەکەوا بوو پەرلەمان نەیتوانی ئەو ڕۆڵی خۆی بژێڕێ بەڵام ئەکرێ بارودۆخەکە بکرێتە بیانووی کافێ لەنێوە هیچ کارێکی دیکەنەکەن و بەس تەرکیزە سەر بارودۆخەکە بکەن بارودۆخەکە نەکراوەتە بیان و چکە ئەوەی کە هەیە واقعا مەترسیەکەیە خەڵک موچەی نییە کۆمەڵێک بابەتن کە بابەتی گرنگ بەڵام مادام ڕەوشێکی نەخوازراوەتە پێشەوە پێتوانیە دەبێتەوە زۆر جددیتر و زۆر بە پەرۆشتر هەوڵ بدەن کێشەکان چارەسەر بکەن بەدڵنیایی. بەڵام تۆ کاتێک کۆمەڵی کێشە دێتە بەردەمی تۆ لە کامیانەوە دەست پێکەوەی کە پەیوەندی بە کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە هەیە کە گشتیە بۆ نمونە نەبوونی موچە باشە مەسەلەی ئەمنیەت کە پەیوەندی بە ژیانی هەمومانەوە ئەمانە بوونەتە کێشەی سەرەکی ڕاستی لە نێو پەرلەمانی کوردستان. ئەوانەی ترکە باست کرد لەسەر مەسەلەی میدیا ئێمە گفتوگۆ کراوە قسە کراوە حتا لەسەر یاسای کاری ڕۆژنامەنووسیی کە پێشووتر لە نێو پەرلەمانی کوردستان دەنگی لەسەرداوە دیارە بۆ قۆناغی خۆی یاسایەکی باش بووە بەڵام ئێمە بۆ خۆمان تێبینیمان لەسەری و حەزەمان نووسی بوو کە خەریکیەوەین ئەو یاسایە تعدیل بکرێ بە شێوازێک کە لە خزمەتی کاری ڕۆژنامەنووسی بێ و بەشێک لەو گلەی و گازندانی میدیاکارانێکن کۆتایی پێبهێنێ. بەڵام لە ئێستادا ڕاستیەکەی پەرلەمان نەیتوانیەوە دەست بەرێ بۆ هەموو بابەتانە. بڵێ کای کامیل میدیایەکێک کە خۆی بە میدیا ئەهلی بەناوبەکان بە هەر ناو نیشانێکی تر لە کاتێکە لەسەر حیسابی بۆ جێگشتی خەڵکی خۆی بژێنێ پارە لە حکوومەت وەربگرێ ئایا ئەکرێ ئەمە وەکو میدیایەکی بڕوا پێکراوە بێتتر پێی بڵێ میدیای ئەهلی و نازانم شتیوە وەکو ئاماژەم پێکرد لە ڕاستیا و هەر هێزێک هەر دەسەڵاتێک خاوەنددارێتی هەر لایەنێک خاوەنددارێتی میدیایە بکە ئیتر ناوی ئەهلی بێ یا ناوی هەر شتێک بێت دوجار ئەم میدیایە دەبێت بچێتە ژێر ڕکێپی ئەو خاوەنددارێتیەوە ئەمە شتێکی حتمی و کلینکۆڵی لێ نەکراوە بۆیە پێم وایە ئەمەی کە ئێستا میدیای ئەهلی کەوتونەتە ژێرباری لە ڕاستیا کارێکی هەڵەیە و دوجار هەر خۆیان دەبێت باجەکەی بدەن و من پێم وایە حکوومەت و دەسەڵاتە گشتیەکانیش پیان خۆشە ئەمە بکرێ بۆی ئەم میدیایە بکەوێتە ژێر ڕکێفیانەوە ئەم میدیایە چاوبەرەوژێریان ببێ لەبەرەوە کارێکی نادروستەوە لە ڕاستیا کاک هەکار ئەگەر دۆخی ئابووری کوردستان دۆخێکی تەندروست بێ وەکو چۆن
دۆخی سیاسیمان دۆخێکی ناتەندروستە ئەگەر دۆخی ئابووریمان دۆخێکی تەندروست بێەوە ململانەی ئابووری و بازار ململانەیەکی یەکسان بێەوە شەریفانە بێەوە چێبرچێکی شەریفانە هەبێ بۆ هەموو کەرتی تایبەت بۆ بازرگانان بۆ هەموو ئەو کەسانی کە لە بواری بازاری کارەکەن و پێم وایە بۆ خۆی بە نەتیجە چۆن ئێستا کۆمپانیایەک هەیە ناوی نالیایە کەناڵێکی میدیایی هەیە تەمویلی کەناڵێکی میدیاییەکە و دایان کۆمپانیاتر هەر ئێستا ڕەنگە من و کاکزانەش جەنابی بیسیبێتمان هەندێک کۆمپانیای تریش لە هەوڵی ئەویان کە کەناڵی میدیایی دروست بکەن کە ئەمە لە ڕاستیە هەنگاوێکی باشەوە ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ ئەوەی کە ئیتر ئەم کەناڵە ئەم کۆمپانیا بازرگانیانە تەمویلی کەناڵی میدیا بکەن کەناڵی میدیای ئەهلی بکەن لە ڕاستیە ئەمە زۆر پێویسترە ئەگەر ئەویش لە حاڵێکە ئەم احتیکاری بازارە نەبێت کە کوردستان بووە بە دوو زۆنێکیان کۆمەڵێک بەسئولی بەرپرسی گەورە ئیدارەی بازار و بازرگانیەکەیەکەن لەم بەریش چەند کەسێکی دیاریکرا و احتیکاری بازاریان کردووە و شەریکاتی تروە کۆمپانیای تروە خەڵکی بازرگانی تر کەمترین بواری بۆ ڕخساوە کە بچێتە ناو ئەو ململانە بازرگانیەوە بۆ ئەوەی خاوەنی داراییەک بێ کە بتوانێت تەمویلی کەناڵێکی میدیای ئەهلی بکە بۆیە ئەبێ ئێستاش ئەم کەناڵە میدیانە ئیش لەسەرەوە بکەن یعنی جۆرێک هانی کۆمپانیاکان بدەن کە ئەوان تەمویلیان بکەن و لە بەڵێ تۆ باسی نارتیت کرێت نارتی وەکو تاکی کەناڵی ئەهلی بێلایەن بێگومان سەر بۆکو سەرپەرشارێکی ئاڵێ بریارماندەوە هیچ هاوکاریەکی مادی وەرنەگرین بۆ ئەوەی بتوانین ڕاستی دروستی هەواڵەکانەکە خۆی بگازینەوە و بوێر و هاوسەنگیش بین لە دەرخستنی ڕاستیەکاندا سەرنجی تو بووان پێیان لە ڕاستیا من ئەوەی ئەو هەنگاوی NRT بە هەنگاوێکی دروست دەزانم و نابێ بڵێ لەم دۆخە ئابووریەیە دەبێ بڵێ بۆ هەتایە کارێکی نادروستە کەناڵێکی میدیایی وەکو NRT تەمویل لە حکوومەتەوە وەربگرێ نابێ بڵێ لەم دۆخەیە ئەم دۆخە قەیراناویە نابێ بڵێ ئەمەشی نابێت یابێت دەبێ بڵێ بۆ هەتایە نابێ کەناڵی میدیای ئەهلی بچێتە ژێر ڕکێفی تەمویلی دارایی دەسەڵاتە گشتیەکانی دەوڵەتەوە بەڵێ کاکی زانا کەرێم ئێمە بهێن لە ئاراستێکی دیکەوە قسە بکەین ئاراستەی پەیامی میدیایی لە هەرێمی کوردستان مەسەلەن زۆر جار چاودێرەکان ئەڵێن کورد لە فەزا خاوەن دەوڵەتێکی گەورەیە زیاتر لە 30 کەناڵی فەزای کورد هەیە لەسەر ئاسی هەر چار پارچەی کوردستان کەناڵی ئاسمانی زۆر وڵات هەیە بە دەیان ساڵ دەوڵەتە ناوتوانێت کەناڵێکی یەکی گوێگو کەناڵەکانی کورد دامەزرێنێ لە کاتێکە زۆر جار باسی پەیامی ئەم کەناڵە کرێ ئەم کەناڵە هەرەی بە ئاراستەیەکی شەکە زۆر جار ئەم کەناڵانە ئەبنەهۆی ئەوەی لێکترازاندنی کۆمەلگا تەشویقکردن لە مێشکی خەڵکات و چی پەیامی ڕاگەاندن لە کوردستان هەڵسەنگاندن چیە بوو؟ وڵا ڕاستیەکە من پێش باسیەوەکەمەوەی یەک شت زۆر جاڵە ئینسان قسێ بکە بۆ ئەوان کە حزوریان نییە ئەوەی کە میدیای ئەهلیش داوایان کردون پێم وانییە شتێکی ئەوەندە ناشرین بێ کە بیان کاتە کۆیلە ئەوانیش تاریخێکیانەیە و ڕۆڵیان هەیە لە دروستکردنی ڕاستی و فەزا ئازادی کە لە کوردستان هەیە لە مەسلەی پێشکەوتن وەستانە وەساتی گرنگ بوون حەقی خۆشیانە بای ئەو خزمەتەی کە کردویانە کاتی تووشی قەیرانێگە بن حکوومەت یا پەرلەمان لە سەدا حکوومەتی قەیران بووە دەستیان بگرێ پشتیوانیان کات چکە ئەمانە بەڕاستی چاودێری ڕاستەقینەن سەدەها کەیسی گەندەڵی و شتی ناشرین بەڵام لە ئێستاکە حکوومەت خۆی قەیرانیەیە ئەمە تەواوە ئەمانە پشتیوانیان کردووە ئەمانە خەڵکیان وەشیار کردووە لەبەرەوە ئەکرێ دەرگایەک لەمان بکرێتەوە مقەنەعەت چوومە ئەوان خۆشیان قبولی ناکەن بە مەرج من حیان پێ بدرێ بەو شێوەی کە بێدەنگیان بکە بۆیە ئومێد دەکەم ئەوە بە ئێمە لە پەرلەمان و لە ناو حکوومەت بە شێوەیەک ڕێکی بخەین کە لە خزمەتی ئەوان بێ و بە جۆرێک بێ مولزەمیان نەکەن بەوەی کە پابەندی بڕیاری پەرلەمان و حکوومەت و یا وەلایان بۆ حزبێکی دیاریکراو هەبێ هەر بۆ ڕۆڵی خۆیان کار بکەن و دعم بکرێ وەکو باسم کرد و بیرۆکانەش کە هەیە مەسەلەی فرەکەناڵی لە کوردستان ڕاستیەکەی ئێمە لە ڕابردوو زۆر شانازیمان بە پشتەوە کردووە کە ئەمە جۆرێک لە ئازادی لە پێشکەوتن لەمبوونی داهات چکەمە داهاتێوێکردنەوەی کەناڵ دروستبوونی کەناڵی زۆر بەڵام ئەوەی کێستای بین ڕاستی دروستبوونی کەناڵی زۆر کێشەی زۆری هەیە چکە ئەم کەناڵانە پێویستیان بەوەیە کە بۆ خەڵکی باشە بێم کەناڵانە پڕکاتەوە بۆی پەیامی باش بگەێنێ بەڵام ئەوەی کە دیقەتەین لە کوردستان کە کەناڵەکان زۆرە بێ فرسەت دەدرێت بە هەموو جۆرە خەڵکێک لەم کەناڵانە بێن قسە بکەن و پەیام بنێن و ئەم پەیامانە زۆرجار پەیامێک نین کە خزمەت لەم دۆخە یا تایبەتمەندی هەرێمی کوردستان وایە خزمەت بە دۆزی نەتەوەی ئێمە بە دۆزی پێکەوە ژیان و لێک نزیک بوونەوە بکە لە هەرێمی کوردستان یعنی ئەوە سیرکەن زۆر جار سیاسەکان دەیانەوێت لە یەکتری نزیک بن چکە هەموو نزیکێکی سیاسی ئێمە بینیمان لە کوردستان لە بەرژەوندی کۆمەڵانی خەڵکی کوردستان نشکێتەوە بۆچی چکە ئارامی دروستە بێ ئیشوکاری هاوڵاتی باشە بێ مەسلەی بودجە و موچە و ئەمانە باشترە بێ هەموو ترازانێک بۆ خۆی کێشە و گرفتی گەورەی لێ دروستە بێتەوە بۆیە ئەگەر لە منە پرسی وەکوزانە
بەدڵنیاییەوە زۆری کەناڵەکانی ڕاگەیاندن گرفتێکی زۆر گەورەیە و بە یاسایەکە بێمانە ڕێخە یازایەکە بێت چاودێریان کە مولزەمیان کە و یاسایەکە بێ کە ڕاستیە بێ ناکرێ بە ناوی ئازادیەوە تۆ دەستبەری بۆ هەموو شتێک لە وڵاتە و هیچ شتێک قوتسیێت و گەورەی نەمێنیان ئێستا نەخاک نەوڵات نەئاڵان بەڵام ئەگەر ڕاگەاندنێک مجاملە بکە مجاملەی وازەکە بکە ببێتە دەم ڕاستی حەزبێکی لە کاتێکە دو حەزب بوو نمونە لە کوردستان ئەمە زۆر باوە دو حەزب توزێک کێشیان هەیە توزێک لە یەکتر دوورن ئێلامەکانیان زۆر تونتەمە لە بەرامبەرێکتر جارێک نزیک یەکترە بەن ئێلامەکەشیان بزەبن نەرم ئەبێ لە بەرامبەرێکتر ئەم پەیامە ئەوە تەسیر لەسەر سایکۆلۆژی خەڵک لەسەر بەدڵنیایی ئەوەی عەلامی حیزبیە یعنی ئێمە حیزبەکان کە میدیایان کردوتەوە نەیان شاردوتەوە نەیان توێمە میدیایەکی هەلی سەر بەخۆین ئەوان ئەڵێن ئێمە میدیا حیزبەکەمانە بەرگری لە ماف و لە پەیڕۆ پرۆگرام و لەو بیر و باوەڕاکەین کە حیزبەکەی خۆمانی لەسەرە ئێمە لەسەر زمانی لەسەر ئوسلوب و مامەڵی زمانی میدیا حیزبیش بۆ خۆمان قسەمانە بوو وەکو کادرێکی حیزبی زۆرجار ڕخنەم لە میدیا حیزبەکەی خۆشم گرتووە و لە حیزبەکانی تریشمان گرتووە هەندێک زمان هەیە پێویست ناکە و خزمەت بە بارودۆخی کوردستان ناکە بەڵام قسەکە لەسەرەوەیە کە هەندێک لەو میدیایانی کە بە ناوی سەربەخۆ زۆرجار قساکەنەوە هیچ پەیامەکانیان پەیامی باش نییە زۆرمانە لایەنداری تایە زۆرجار خزمەت بە بارودۆخی بەڵگاکێدانا دیارەکانمان من پرسیارێکی یاڕاستەی کامیلەکەم زۆر ڕاگەاندن هەیە بە ناوی ڕاگەاندنی سیبەر کە مەسەدەری داهاتی ئەم ڕاگەاندنە دیارنیە زۆرجار لە کەناڵەکان باسێکرێ لە شوێنە جیاوازەکان کە ئەمە سەر بە فلان بەرپرس و فلان مەسوولە و پارەی داهاتێکی خەیالیان هەیە پارەیەکی دە خەیالی بودجەیەکی خەیالی بویان دابی نەکرێ لە کاتێکە پەیامەکەیان زۆرجار پەیامێکی ڕوونیە لە لای خەڵکی زۆرجار گلەیەکە نابدڵنایەوە حزب و ئەم حیزبانە کە میدیای سێبەر دروست دەکەن و بە مەرامی تایبەتی خۆیان ئەم میدیای ئاراستاکەن ینی تۆ ئێمە با بیزانین ینی ئەم هێزە سیاسیە ینی پیش شەرمە لە میدیاکەی خۆیەوە هەنێ قسە بکە یاخود هەنێ پەیام بگەێنێ بە هێزەکانی تر بە خەڵکی تر لە میدیای سێبەرەوەی گەێنێ مەرامی سیاسی خۆی هەیە و مەرامێکی دیاریکراوی هەیە و لە ڕاستیە ئەم میدیایە لەبەر چاوی کاڵی هیچ ڕۆژنامەنووسێک دروست ناکە بەس لەبەرەوەیە خۆی هەدەفێکی سیاسی ناڕوون و لێڵی هەیە و تەمیلی داراییشی هەر لە ڕێی حیزبەکەی خۆی لە ڕێی حکوومەتەکەی خۆیەوە بۆ دابینەکە و لە ڕاستیە 2000 کۆی کۆمەلگای کوردی زەرمەندە بلێ ئێمە ئەزمونمان هەیە ئەزمموی زۆر تاڵمان هەیە کە سەدان ملیۆن دلار دراوە بەم میدیا سێبەرە کە ئێستا کەناڵی فەزایی گەورە هەیە پەیامێکی سیاسی زۆر خراپ ئاراستاکە بەڵام 2000 ئەڵێ من ئەهلیم ئەڵێ من سربەخۆم لە ڕاستیە ئێمە دەبێ بەربگرین لە هەموو ئەم هەنگاوانەی کە جارێکی تر ئەمان خاتەوە بەردەم ئەوەی کە میدیایەکی ئەوەی کە ئێستا پێڵێن زۆر و بۆر هەیە چەندین قات نەبێتەوە ینی ئێستا من لە ڕاستیا گومانم هەیە ئەوەی کە پێوتێ میدیای ئەهلیش تەسلیمی ئەجەندا سیاسیەکان نەبوون کۆمەڵە میدیاکارمان هەیە لە ئاستی لەناو میدیای ئەهلیە خەریکی خواردن و خەریکی جۆرێک خۆ دەوڵەمەندکردن و خۆ هینکردن لەسەر ئەم حیزب بۆ حیزب ماوەیە لە کەناڵ لەم کەناڵەیە دەرەکەوێت مایە لە کەناڵەکەی دژیا دەرەکەوێت ماوەیە ئەم کەناڵە دەرەکەوێت یعنی خەریکی جۆرێک خۆ دەوڵەمەندکردن لەسەر ئەم جۆرە بەناو میدیای ئەهلیە لە ڕاستیا من گومانم لەوەش هەیە میدیای ئەهلی لە کوردستانە ینی نەکەوتبێتە ئەجەندای سیاسی حیزبە سیاسیەکانەوە بۆیە من گومانم هەیە ئەم تەمیلی داراییە جارێکی تر هەمان ئەزمموی ڕابردوو دووبارە نکاتەوە دایان کەناڵی تر کە حیزبەکان دروستی بکەن بەناوی میدیای ئەهلیەوە ئێستا کەناڵمان هەیە بەناوی میدیای ئەهلیەوە کارەکە بەڵام حیزبێکی سیاسی دیاری لە ڕاستیا کاریگەریەکەی ئەوەیە ئێمە جگە لە بەفیڕۆدانی سەرۆت و سامانی خەڵک لە ڕاستیا جگە لە بەفیڕۆدانی سەروەتی خەڵک لەم قەیرانە دارایی کە هەرێمی کوردستانی تێکەوتووە جگەلەوە پێم وایە ڕۆژنامەنووسێکی میدیاکارێکی تەسلیم کراو یا میدیاکارێکی بچووک دروستەکەی لە بەرامبەر هێزە سیاسیەکانە و لە بەرامبەر دەسەڵاتە گشتیەکانە کە 2000 ناتوانن لە هەموو شتێک لە هەموو قەرارێکیان لە هەموو داواکارییان دەربچن. بەێ کاکزانە زۆر جارایە زۆر کەناڵی ڕاگەاندن هەیە تووشی زۆر جار تووشی کێشە بوونە ڕۆژنامەناسیەکانیان تووشی کێشە بوونە بۆ نمونە نارتی سوتێنراون نارتی بوون فرێدا سەربانەکەی نارتی بریارێک دەرچووە لە پەرلەمانی کوردستانە کە یەکێک لەوان تاویزکردنی نارتیەتە ئێستا کەیسەکەی لە دادگایەک لای نەبوونەتەوە زۆر جار ڕۆژنامەنووس تیرۆر کراوە ڕۆژنامەنووس گیراوە ڕۆژنامەنووس لی درراوە ئێوە وەکو لیژنەی ڕاگەاندن لە پەرلەمانی کوردستان بۆ ئەمە چی بیرروکێکتان هەیە ڕاستەکەی ئەوەی کە هاتوۆتە لای ئێمە لە لیژنەکە هەر شتێک کە هەر ڕۆژنامەنووسێک یان هەر دەستگایەکی ڕاگەیاندن
حق و مافێکی لای حکوومەت یا لای کەسێکی تر هەبوو بێ کاتێککە نردوێتی لیژنەکەی بە دووادات چونمان بۆ کردووە هەموو مەسەلانی کە باسیەکەی بەشێک لەمانە نەهاتونتە پەرلەمان داوا نەکراوە بۆ نمونە یا مؤسسەکە یا ڕۆژنامە نووسەکە پەرلەمانی لێ ئاگادار نەکردو تا ئێمە لیژنەکە بە دوواداچوونی بۆ بکەین بەڵام کەیسی توونتیژی بەرامبەر ڕۆژنامە نووسانی بەڵام ببوورە خاوەنی ئێنارتی خۆی چوتە لای سەرروکی پەرلەمانی کوردستان باسی ئەو مەسەلەی کراوە کە بڕیار دەرچوە لە پەرلەمانە لە خۆلی پێشوە بۆ ئێنارتی تا ئێستا تاویست ناکرێتەوە لەوەی کە زەرری لێکەوتووە ئێمە بەڕسمی سەرۆکایەتی پەرلەمان و شتەی ڕاستی لیژنەکەی ئێمە نەکردووە ئێمە وەختی خۆشی وتمان هەر قەرارێک کە پەرلەمانی کوردستان دەری کرد بێ حکوومەت مولزمە جێبەجێ بکە ئەو ئەرکی پەرلەمانە کە بە دوواداچوونی بۆ بکە هەر کاتێک پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەوەی کە باس یەکەم بەڕسمی سەرداننا بەڕسمی شتێک کات لە نێنارتیەوە بۆ لیژنەی ئێمە بە دوواداچوونمان بۆ نەکرد ئەوە توان گلەی بکەن چکە کاری پەرلەمانی ئەوەیە تۆ بە نووسراو ئەوەی کە میدیای ئەهلی شێناویانە بێ پرۆژە بێ نووسراو بێ نووسراو ئاڕاستی و لیژنەیەکەن ئێمە سەنگانی بۆ بکەین لێو پەرلەمان گفتوگۆ بکرێ بۆ ئەوەی کە کاری لەسەر بکرێ ئەوانەی کە بوون بە بڕیار هەر ئەوەیە بە دوواداچوونی بۆ بکەین ئەم بڕیارە بۆ جێبەجێ نەکراوە مەسەلەی توونتیژی بەرامبەر ڕۆژنامە نووسانی هەموو دەستگاکان کراوە ینی هەر هی دەستگا حیزبەکانی توونتیژیان بەرامبەر کراوە لێیان دراوە لەبەرەوە ئەو بابەتێکە ڕاستەکەی لە چوارچەوەی یاسای کاری ڕۆژنامەنووسی ڕێکخراوە بەڵام چونکە لە ڕابردوو و یاسایە تەنها بۆ بواری چاپەمەنی دەرکراوە یاساکە ڕاستی بۆ قۆناغی خۆی گرم بووە بەس کەم و کورتی تێدایە ئێستا دنیای جۆری کاری میدیایی دروست بووە کەم یاسایە تەنها مامەڵە لەگەڵی کاری ڕۆژنامەنووسی چاپەمەنی و نووسراوەکە یاساکەش بۆ دەرچۆ بە دێڕێک باسی تەلەڤیزیۆن و رادیۆ و مۆستەکانی تریتیانە کە ئەوە بۆ خۆی گرفتە ئێمە داوامان کردووە و یاسایە تعدیل بکرێتەوە و بەڕوونی حەق و امتیاز و مافی پاراستنی ڕۆژنامە نووسانی تێدا بێت لە کەناڵەکانی ڕاگەیاندن کە ئومێد دەکەین لە ئایندە بەڵێ کاک زانەکای کامیل باسی مەترسی ڕاگەاندنی سیبەر کرد ئەو مەترسیانەی لەسەر ئاڕاستەی کارەکانیان تەسیر لەسەر خەڵک بێجگە لە بە فیرودانی داهاتی گشتی کە حەزب ئەم دەستگا سیبەرانە دروستەکە ئێوە تا چەند هەستان کردووە بە خەتەر وەکو کاکەمیڵێ بە خەتەری پەیامی ئەم دەستگای بە ناو سیبەرەکان کە لە کوردستانە باسەکە لێ بەدەیان دەستگا دروست کراوە کار قۆناغەکە گۆڕاوە ئێستا بڕۆ لە خەڵکی سەرجادە پرسە پێتەڵەیە نارتی لە چێ نزیکە ڕووداو لە چێ نزیکە کورسات لە چێ نزیکە گەلی کوردستان لە چێ نزیکە ئێنە شتە ڕوونە بۆ خەڵک بەڕاستی ئەوە نەماوە تۆ بتوانی شەقام هەڵخەڵەتێنی ڕاستی من بڵێ مەڵا کورسادی یەکێتی نییە باشە گەلی کوردستانی یەکێتی نییە سایتێک دروستە بێ این خەڵک لەسەر شەقام هەموو شتێک گەزانێ پەیامەکانی ژە خوێنێتەوە زانێ ئەم پەیامە بۆ چییە بۆ لەم تەوقیتەیە بۆ وترێ مەترسیەکە چییە مەترسیەکە ئەوەیە کە زۆر جار لە کاتی دانوستانی حیزبە سیاسیەکان گفتوگۆکردن لەسەر ئەم پەیامانە ئەم کەناڵی ڕاگەیاندنە پەیامەکەی بۆ وایە خزمەت بۆ مار و دۆنەخانەکە خۆیان لێ دزنەوە بەڵام هەمووشیان باشە زانن کە تەمیلکردنی ڕاگەیاندنی سێبەر خەریکە بەسەرە چێ یعنی ئەو مۆدێلە لە کوردستان بۆ زروفێک بوو کە دنیای گۆڤار و مەساتی علامی دروست بوو ئێستا کوردستان ناوی سێبەر بێ هەموو کەس زانێ هەموو کەس زانی چێهی چێە لەبەرەوە زۆر ئاساییە و ئەگەر دیقەت بێ و کەناڵانەی کە ئێوە پێیان دەڵێن سێبەر خۆشیان باشکرا پێیان نوێ حیزبانە بڵاوەکەن و کایانە بێ باشکرا بەرگری لە قیادی حیزبەکان لە مؤسساتەکانیان لە کادرەکانی لە ناو حکوومەت لە سەرۆکایەتی لە هەموو بەستەکانەکەن ینی ئەوە ڕۆی خەڵک تێنەگا بۆ منە پەیامی کورسات بۆ چییە پەیامی نارتی بۆ چییە پەیامی ڕوودا بۆ چییە ئەمانە ڕوون و ئاشکرایە ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ئەوەیە ئەبێ مؤسسەیەکە بێ لە کوردستان چاودێری دەستگاکانی ڕاگەیاندن کە ناکرێ بە ناوی ئازادیەوە دەرفەت بدرێ هەموو شتێک لە کوردستان ڕووماڵ بکرێ و مامەڵەی لەگەڵ بکرێت تا پەرلەمان خۆی ئەوروڵای گەێ بە تایبەتیژی لیژنەی ڕۆشنبیر و ڕاگەاندن خێر ئەبێ یاسا هەبێ لیژنەکە ئەبێ لەسەر یاسا مامەڵە لەگەڵم کەیسانە بکە لەبەروی یاسایەکی دیاریکراو نییە بۆم کارانە ئێمە زۆر تازەین لە مەسەلەی ڕاستی لەنێو پەرلەمانی کوردستانیش کەمترین یاسا لە بواری ڕۆشنبیری و ڕاگەیاندن و فەرهەنگی دەرچووە خۆ دەزانین لێرە حتا ئێمە لەگەڵ دروستبوونی لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەیاندن لە پەرلەمان بڕوان پێ بکەیمە 5 ئەندامی لەو لیژنانی کەمترین ئەنداممان هەیە کەس ناتە لیژنەیەمە چکە ئەو لیژنەیە پارەی تیانە مەسلەی نەوتی تیانە ئەمانی تیانی عەلام گرنگی پێنادا و خەڵکیش یعنی تەسەوری ئەوان وابوو خەڵکیش لێرە پارەیەوێ مەسلەی موچە و نەوتێوێ چۆن ئەفرۆشێ چۆن دێ لەبەرو کەس ناتە لیژنەکە کەواتە پەرلەمانتەران هەز بە بەرپرسارەتی ناکەن کە بەرژەوەندی خۆیان تیانە بێ وەکو تواڵی بەدڵنیایی ئەوە گلەیە کەواتە مەش بخۆی گەورەترین کێشە نییە کە دەستگای ڕقابی لە کوردستان ئێمە ئەو گلەیەمان داوە بە سەرۆکایەتی پەرلەمانیش ناکرێت لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەیاندن کە لیژنەیەکی گرنگە بۆ چیکەمەوە
کارەبا ئەگەر بێ بە ملیۆن میگاوات لە کوردستان ئەگەر ڕۆشنبیری خەڵک بەرز نەکەیتەوە باستی چۆن کارەبا بەکارێنێ هیچت نەکرد پارە بە سەدان ملیۆن معاش بدە بە خەڵک کە ڕۆشنبیرێک نەبێ بۆ شێوازی سەرفکردن و مامەڵەکردن و بەکارهێنانی هیچ نەکرد لەبەرەوە ڕۆشنبیری لە کوردستان فەرەنگسازی لە کوردستان لە هەموو مەسەلەیە گرنگترە لە فلسطینی نەو تێش گرنگترە بەڵێ کاکی کامیل لە وڵاتێکە وەکو کوردستان کە تازە پێگەیشتووە نی گەورەترین شۆڕشی کەلتوری شۆڕشی کەلتوری معرفی دەبێ بکرێ مەش لەرەی ڕاگەاندن ئەکرێت پەیامێکی زۆر باش بە ئاراستی پێشکەوتنی کۆمەلگا هەوڵ بدرێ کایزانانی لە پەرلەمانی کوردستان حتا پەرلەمانتارانیش خۆی نادەنە لژنەیەک ئەن ئاراستەیەکی کارکردن کە بەرژەوەندی خۆیان تیان نەبێ ئەمەش بخۆی شکالێکی دیکە بەرژەوەندی میدیایی ئەوان ئەڵێ میدیا گرنگی پێنادا لە ڕاستیەوە خودی پەرلەمانتارەکان خۆیان دەبێ وەڵامیەوە بدەنەوە بۆ ناچنە ئەو لیژنەوە لە ڕاستە کاریگەریەکانی ئەمە ئیشکال لە منیە لە کاکەم ینی ئیشکال لە جێبەجێکردنی ئەو یاسانەیە کە دەرچوون ئێمە کاکزانە باسی یاسای ڕۆژنامەنووسیەکە کە تا ئێستاش کێشەی ئێمە میدیاکار لە کوردستانە ئەوەیە کە ئەم یاسایە کە دنیا کەم و کوڕیتیایەوە 7 ساڵ بەسەریا تێپەڕیوە بەسەر چۆ یاساکە جێبەجێ ئەوکو پێوی جێبەجێ نەکراوە یاسای مافی زانینمان هەیە ساڵێک و 4 مانگە ئەم یاسایە دەرچووە بەداخەوە ئەیڵێم تا ئێستا جێبەجێ نەکراوە یا گوشەشی لە جێبەجێ نەکراوە و پەرلەمانتار و لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەاندن و لیژنەی مافی مرۆڤ کە دوو لیژنەی معنین بە مەسەلەکە تا ئەم لەحزەیە بە دوواداچوونیان نەکردووە پیان نەوتون کە ئەم یاسایەوە ساڵێک و 4 مانگ بەسەریا تێپەڕیوە بۆ جێبەجێ نەکراوە لە ڕاستیا ئێمە لە کوردستانە کێشەی جێبەجێ نەکردنی یاسامان هەیە کێشەی بوونی یاسامان نییە سەدان یاسا زۆر دەرچووە لە پەرلەمان بەڵام کەمترینیان جێبەجێکرین کەمترینیان خەڵک لیان سوودمەند دەبێ ئێمە ئیشکالمان لەمایە ئیشکالمانەوە لیژنەکە 5 کەس بێ 4 کەس بێ 6 کەس بێ 7 کەس بێ کە ئیرادە نەبوو ئیرادەی جێبەجێکردنی یاسا نەبوو کە ئیرادەی بە دوواداچوونی پەرلەمانتارەکانمان نەبوو 5 کەس بن یادە کەس بن لە ڕاستیا فەرقێکی ئۆتۆ ناکات کەواتە دوو ماسەمان هەیە دەستگای تەشریعی و یاسادانان وەکو پەرلەمان دەستگای تەنفیزی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کاکزانەشی شارەتی بەوەدا کە فعلا لە پەرلەمان یاسایە توالە ئیشکاری یاسامان نییە بەڵام یاسانە جێبەجێ ناکرێت ئەمەش بخۆی مشکلێک نییە ئەوەی پەرلەمان لەمە گەورەترین کێشە ئەوەیە یاساکان جێبەجێ ناکرێن هەچەنە لە ڕاستیە لە دنیاە بەڵێ کاکی کامیلەکەرەوە لەبەرەوە کاکی زانە خۆی پەرلەمانتاریشە ئێوە یاسا ئەڵێن کاکی کامیل ئەڵێ مشکلەی یاسامان نییە زۆر یاسایە لە سەرکاری ڕۆژنامەنووسی بەتایبەت بەڵام مشکلە ئەوە وەکو خۆی جێبەجێ ناکرێت دەستگای ڕقابی نییە ئەی ئەرکی پەرلەمان لەمە ئێمە بە دوواداچوونمان کردووە لەسەر مەسەلەی مافی بەدەستێنانی زانیاری ئەو کاتیژەکە وەزارەتی پێشمەرگە بەتایبەتی لە کاتی دروستبوونی و قەیرانانە قسەمان کرد ئەوان ڕازی بوون کە ژوورێک بکەنەوە و زانیاری بدەن بە میدیاکاران بەڵام میدیاکاران خۆیان پابند نەبوون ئەوان نووس خۆیان سەرچاویان نەبێ خۆیان لە پێشمەرگە لە ناو جەبهەکان زانیاری وەربگرن ئێمە باسی ئەومان کردبوو و داواشمان کردبوو کە کەمپێک دروست بکە کەمپێکی میدیایی لێەوە زانیاری و جموجوڵی شەڕەکانەوەی کە پێویستە بدرێت بە میدیاکار و زۆر جار ڕاستە لەوانەیە حکوومەت مۆستەکانی حکوومەت وکو پێویست بارکی خۆیان نەساون بەڵام میدیاکارانیش زۆر جار لە چوارچەوەی یاسایە لەیان داوە دەستیان بردو بۆ هەندێک بابەت کە ناکرێ میدیا دەستی بۆ بەرێ کە یاساکە قەدەغەی کردووە کە نابێ میدیا ئەمانە بڵاو بکاتەوە یعنی ئەم گرفتەشە بووە ئێمە هەر گرفتمان لەگەڵ لایەنی حکوومەت و لایەنی جێبەجێکردن نەبووە لە مەسەلەی جێبەجێکردنی یاساکە زۆرجار گرفتمان لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندنی شەبووە لەبەر یاسایەکیش نەبووە کە ئێمە مامەڵەی پێ بکەین لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندن دەستیان بردو بۆ هەندێک بابەت کە بەپی یاسا ئەمانە قەدەغەیە دەستیان بڕێ ئەم زانیاریانە نابێ بڵاو بکرێنەوە حیرماوین لەبەرەوە ڕاستێکی مەسەلەی کاری ڕۆژنامەنووسی لەبەرەوەی بابەتێکی گرنگە مەسەلەی ڕۆشنبیری لە کوردستان بابەتێکی زۆر گرنگە لە نەوت گرنگترە بۆ چۆنی من لەبەرەوە ئەوەی کاکامیلێ لە نەخێوانیە من قەنەعەتم وایە تێگەیشتنی پەرلەمانتار لێو پەرلەمان بۆ ئەوەی کە لیژنەی ڕۆشنبیری گرنگ یەک خەتەری بابەتەکە لێرە بۆیە ئەکرێت لێرە ئەمە ڕاست بکرێتەوە ئەبێ پەرلەمانی کوردستان بە گرنگی وەسەی ئەم لیژنەیە بکە بۆ ئەوەی کە ئەرکی بە دوواداچوو مامەڵەکردن بە یاسایەکی نوێ بۆی بە یاسایەکی نوێ مامەڵە لەگە میدیا بکرێت بەڵێ کاکی کامیل تو لە سەرەتاوە باسی تەصنیفکردنی میدیاکاران دەکرد مەسە میدیاکارێکە لە کەناڵێکەوە بوو کەناڵێکی تر ئایا لەمەیە ڕوولی میدیاکار دەبێت بێ میدیاکار بەرپرسارەتی میدیاکار دەبێت بێ ئایا میدیاکار پەیامێکی ئەوەی خزمەتی خەلک بکە یان پەیامێکەوە زیاتر لە چارچوەی میدیاکانە و لەم تەلەڤیزیۆنە بەم تەلەڤیزیۆنە بەرژەوەندی خۆی بپارێزێت لە ڕاستیە ڕۆلی میدیاکار لە ڕاستیە میدیاکار
شتێک هەیە پێوتێ ئەخلاقی ڕۆژنامەنووسی ئێتیکی ڕۆژنامەنووسی بەدەر لە یاساکان ئەوەی کە لە چوارچەوەی یاساکان هاتووە ئەگەر تۆ ملزەمیش نەبی بە جێبەجێکردنی یاساکان یان ئەگەر یاساکانی جێبەجێ نەکرێن و تۆ ملزەمیش نەبی بە یاساکان شتێکی تر هەیە بۆ هەمومان بۆ میدیاکاران ئەویش ئەوەیە دەبێ ئەخلاقی هەبێ چۆن وەک هەر پیشەیەکی تر کە دەبێ ئەخلاقی تایبەتی خۆی بێ میدیاش ئەخلاقی تایبەتی خۆیە ئێتیکی تایبەتی خۆی هەیە دەبێ میدیاکار ئەخلاقی خۆی هەبێ نابێ میدیاکەی ئیتر ئەگەر ئەهلی بێ یا حیزبی بێ بەکار بێنێ بۆ بەرژەوەندی تایبەتی و بەکاری بێنێ بۆ بەدەستهێنانی منفعەتە مادی و سیاسیەکان ڕۆژنامەنووسە ئەڵێنێمەوە کۆ یاریزانێک واینەوە بۆمان دەکێ پارە زیاترە چین بۆ ئەوێ ئەوە ئاساییە ئەزانی چیە ئەوە ئاسایی لە ڕاستیە مەفهومێکی بەڵام پەیامی یاریزان و پەیامی میدیاکاران ئیشکالێک هەیە ئێمە میدیاکانی جیهانە بینین کە میدیاکارانە ئاڵوگۆڕەکەن لەم کەناڵ بۆ ئەو کەناڵ بەس ئیشکالی میدیا لە کوردستانەوەی میدیا بە سیاسی کراوە یعنی میدیا هەموو چۆتە چوارچەوەی ئەجەندای سیاسی حیزبولایانی سیاسی و ملولانەی سیاسی میدیاکار بەکارێنرێ بەڵێ بەدڵنیاییەوە زۆر وازەحە زۆر ڕوونە ینی میدیاکار لە دەرەوەی ئەجەندای بڵێن مەساڵحی تایبەتی مادی دەرچووە بۆ نمونە لە میدیایە بۆ نمونە بەڵێ دوا پرسیار لە کاکزانە بەڵێترە لە بەڵێ ئەگەر زۆر بە کورتی تو وەکو میدیاکارێک پێشتر میدیاکاریش بووی پەیامی تو بوو میدیاکاران چیە لە ئێستای کوردستانێکی زۆر بە کورتی ڕاستەکەی لەوانەیە پێیان زۆر گرنگ نەبێ یاسا گرنگە ئەوەی ئێمە بیرمان لێ کردووە یاسایەک خەریکی ئامادەکردنین بە تایبەتی بۆوانی کە دەرەکەون لە میدیا وەکو بێژەر و پەیامنێر بەپی یاساکە گەر هاتوو لە نێو کەناڵەکەی خۆی فشاری لێ کرا شتێک کە بەدڵی نەبوو لەگەر بیرواوەڕی نەهاتەوانێ لە کەناڵەکە بێتە دەرەوە ئۆتۆماتیکی بێ بە فەرمانبەر لە بەڕێوەلایەتی ڕۆشنبیری موچەی بێتێ مافی هەبێ کاکە بەشێک لە ڕۆژنامەنووسان ناو کەناڵەکان ئیشەکەن لەگەر بیرواوەڕی کەناڵەکە بەڵام کاتمان نەما بەڵام لەبەر ئەوەی پێویستی بە موچەکەی تێمێنێتەوە مەجبورە و سیاستە جێبەجێکە بەڵام ئەگەر هاتوو یاسایەکە بێ بەرگری لێ بکە سبێنێ ئەم کەویستی بێتە دەرەوە لەناو مەستەیەکی حکومی یەکسەدا بەزنێ بە فەرمانبەر بە هەمان ئەو موچەی کە لە کەناڵەکەی بۆ بۆی پێی بژی ناچار نابێ مل بدا بۆ هەندێک بیرروباوەڕی سیاسی کە لەگەڵ خۆی نایەتەوە کە باوەڕی پێی نییە بۆیە خەریکی ئامادەکردنەوەی کەەوە جۆرێک لەو گلەیانی کە زۆر جاڵڕی میدیاکاران حیزبینیان ملەدەن جۆرێک لە ئازادی بە تایبەتی بۆ کادر دیارەکانی ناو میدیا بخڵقێنین کە بە ئازادان بەڵەکەیان بکەن. بەڵێ ئەزان عەبدوڕەحمان جێگیری سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری ڕاگەاندن لە پەرلەمانی کوردستان کامیل عومەر مامۆستای ڕاگەاندن لە زایکۆی سلێمانی گەلێک سوپاس بۆ ئامادەبوونتان. بەڵێ بەرزان سەرێ دەمژمێرە داهاتیژی بێگومان بۆ ڕامالێکە تایبەت و لەسەر پێشاتێکی گەرما ڕۆژەوێ دێ دیگەل هەڤبین لە بەندامە بێت.